ڕۆژنامە بیانیەکان بابەتی سەیر و سەرنجڕاکێش لە سەردۆخی سعودیە و دۆسیەی دەوڵەمەند و میر و وەزیر و سەرکردە دەست بەسەرکراوەکان بڵاو دەکەنەوە. دواترینیشیان ئەوەیە کە ڕۆژنامەکی بەریتانی نووسیوێتی هەفتەی داهاتوو شا سەلمان کورسەکەی بۆ محەممەدی کوڕی بەجێدەهێڵێت. بەپێی راپۆرتێکی ڕۆژنامەی فاینانشال تایمزی بەریتانی، دەسەڵاتدارانی سعودیە بە ڕەسمی لەگەڵ ئەو بەرپرس و پارەدارانەی سەرەتایە مانگە دەستگیر کراون کەوتونەتە دانوستاندن و پێیان دەڵێن پارەکانتان تەسلیم بکەن و بۆ خۆتان بڕۆنەوە بۆ ماڵەوە. ڕۆژنامەکە لە سەرزاری کەسانی ئاگادار لەو دۆسیەوە نووسیوێتی حکوومەتی ڕیاض دەوێت لە هەندێک حاڵەتدا لە سەدا هەفتەی سامانی دەست بەسەرکراوەکانی دەست بکەوێت تا لەو ڕێگەی و ملیارەها دۆلار بۆ خەزێنەی دەوڵات پاشەکەوت بکات. ڕۆژنامەی فاینانشال تایمز لە درێژەی ئەو باسەدا نووسیوێتی داوا لە یەکێک لە گەورە ملیاردێرە دەست بەسەرکراوەکان کراوە وەک سزایەک لە بەرامبەر تێوەگلانی لە دۆسیەی گەندەڵی و ئازادکردنیدا لە سەدا هەفتای سامانەکەی بداتە دەوڵەت. ئەم هەواڵانە لە کاتێکدا بڵاو دەبنەوە ئابووری سعودیە بەهۆی دابەزینی درێژخانی نرخی نەوتەوە ڕوبەڕووی چەقبەسووی بۆتەوە و کورتێنانی بودجەی ساڵی ڕابردوو 79 میلیارد دۆلار بووە. لە سەرەتای ئەم مانگەدا و لە حاڵەتێکی کت و پڕدا دەیان کەس لە گەورە پیاوانی دەوڵەت و پیاوانی کار بە تۆمەتی گەندەڵی دارایی دەست بەسەرکران و تا ئێستاش کە ژمارەکەیان بۆ نزیکەی 200 کەس بەرز بۆتەوە لە میوانخانەیەکی 5 ئەستێرەی هێڵراونەتەوە. ڕۆژنامەکە ئاماژەی بۆ ئەوەش کردووە ئامانجی استراتیژی هەڵمەتەکەی شازادەی جێنشین کە بە ناوی دژی گەندەڵی دەستی پێکردووە ئاشکرای کرد کە دەوێت کورتێنانی بودجە و دابەزینی نرخی نەوت بە سەودا و مامەڵە لەگەڵ تێوەگلاوان بە گەندەڵی پڕ بکاتەوە. لە بەرامبەردا دەسەڵاتدارانی سعودیا و هەنگاوی محەممەدی کوڕی شا سەلمان بە ئەنجامدانی چاکسازی و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و بەرتیل و زیادەڕۆیی لە خەرجی ئەنجامدانی پرۆژەکان ناودەبەن. لە نوێترین پێشهاتیشدا ڕۆژنامەی دەیلی مەیلی بەریتانی بڵاوی کردوتەوە ئەگەر هیچ شتێکی کتوپڕ ڕوو نەدات هەفتەی داهاتوو شا سەلمانی شای سعودیە کورسیەکەی بۆ محەممەدی کوڕی جێدەهێڵێت. ڕۆژنامەکە ئاماژەی بۆەوەش کردووە کە لەمە دووە شا سەلمان تەنها نازناوی خزمەتگوزاری حەڕەمی مەککە و مەدینەی بۆ دەمێنێتەوە کە زیاتر ڕۆڵێکی فەخری دەبینێت و هیچ دەسەڵاتێکی تری نابێت.